لەژێر ناونیشانی ئێستا و ئایندەی پەروەردەی تایبەت لە هەرێمی کوردستان بەشی پەروەردەی تایبەت لە کۆلێجی بنەڕەتی زانکۆی سلێمانی هۆرکشۆپێکی ساز کرد کە 2 ڕۆژ دەخایەنێت و چەندین سیمیناری تێدا پێشکەش دەکرێت. ئەو بەشە لەوێ ئەخەوێ مەبەست لێرە چییە؟ ناونیشانی وەڕکشۆپەکەمان ئێستا و داهاتووی پەروەردەی تایبەت لە هەرێمی کوردستان. مەبەستمان لە پەروەردەی تایبەت چیە؟ ئەو کەسانن کە وەکو مناڵی ئاسایی نین یا گەشەیان سەریع و خێرایە وەکو بەهرەمەندەکان و بلیمەتەکان، ئەمانش بەرنامە پرۆگرامی تایبەت و مامۆستای تایبەتیان دەبێت. شەو مەنهەجە پرۆگرامی لە قوتابخانە خوێندنگەکان بۆ مناڵی ئاسایی ئەمانە زۆر زیرەکەن و بۆ بە ئەوانش کە گەشەیان دواکەوت وەکو مناڵی ئۆتیزم، داون سیندرۆم، ADHD، ئەوانەی بیرکۆڵن، شەلل دەماغ بۆ ئەوانەیە. ئێمە ئێستا لێرە باسی ئەوەکەنم 2 ڕۆژە لە کوردستانە بڵین وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە پەیمانگای نابینا و نابیستان و پەیمانگای هانا و پەیمانگای ئاوات و کۆمەڵی لەمانەیان هەیە چی پێشکەشەکەن و لە وەزارەتی پەروەردە چی پێشکەشەکە و ڕێکخراوەکان چیەکەن و ئێمە لە زانکۆ دەورمان چیە کە ئێستا بەشەکەی ئێمە مامۆستا بۆ ئەوانە ئامادەکەین و ساڵێکە دەرەچن تەخەڕوجەکەن لە 4 زانکۆ هەیە. اینجا خبرەی ئێران و ئەوەی کە پێویستیشە لە هەموو دنیا هەیە چی بکەین پلان دابنین بۆ ئەوەی هەنگاوێکی جنەبێ پەروەردەی تایبەت لە هەرێمی کوردستان بچێتە پێشەوە. جەنابە دەزانی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت وەکو پێویست پەروەردە ناکرێن. توێژەران و بەشداربووانی نێوخۆ و دەرەوەی وەرکشۆپەکە ئەنجامدانی ئەم جۆرە سیمینار و وەرکشۆپانە بە پێویست دەزانن تا دکتۆر و پسپۆڕانی پەروەردەی تایبەت زانیاریەکانیان ئاڵوگۆڕ بکەن و چارەسەری گونجاو بۆ نەخۆشیەکان بدۆزنەوە. ئەم وەرکشاپ و سیمینارن زۆر گرنگە بۆ گرنگە بە خاطرەوە کە زۆربەی خەڵک ئاگاداریان زۆر کەمە، دانیشیان زۆر کەمە، ئاگاداریان زۆر کەمە لە بواری نەخۆشیەکانی دەروونەوە. منداڵەکان ADHD هەیە، ئۆتیزمی هەیە، بنەماڵەکەم نازانی چی بکات، ئاشفتە دەبێت، سەردەرگم دەبێت، نازانی بۆ کوێ بیبات، چی لەگەڵا بکات، چه مامەڵ لەگەڵیا بکات، بۆ لای چه کەسێ بیبات. یا ممکنە فەرد چون ئاگاداری زۆر کەمە لە بواری نەخۆشیەکانی دەروونە و ممکنە منداڵەکە زەجر دەکێشێت، ناڕەحەت دەبێت بۆ هیچ نایبات، یا نازانێت بیبات، یا ئەی شارێتەوە قایمی دەکات، پنهانی دەکات بۆ هیچ نایبات. ئەم سمینارە و کارگاگەلە ئەم وەرکشاپانە ئەم ئاگاهیە ئەم دانشە بە خەڵک بە مانای واقعی کەلام بە خەڵک ئەدات ئاگاهیان ئەواتە سەر، دانیشان ئەواتە سەر و لە بواری نەخۆشیەکانی دەروونە و بە ڕەوشی چاکتر و باشتر مامەڵ لەگەڵەکەن و سەرکەوتوتر بن. بەڕاستی وەرکشۆپێکی زۆر باش بوو. ئەمە یەکەم وەرکشۆپە کە لە زانکۆ بکرێ. من تەسەورم نەکرد کە لە کوردستانە شتێکی وا بەڕێوە ئەچێ. فرسەتێکە کە پسپۆڕان هەم پزیشکی مناڵان هەم پەروەردەی تایبەت پەروەردە خۆی لەگەڵ دکتۆری دەرونی پێکەوە یەکتری ببینن لەگەڵ مناڵان و دایک و باوکی ئەو مناڵانەی کە خۆدا خاوەن پێداویستی تایبەتن بۆ ئەوەی پلانن دانێن بۆ ئایندە چۆن ئەم مناڵانە یارمەتی بین، چۆن ئەم بوارە پێشخین لە کوردستانە. ئەگەر هەنگاوی یەکەمیش بێ وردە بێ بەرەو پێشەوەی بەرین. کەسانی نابینا و نابیست و بیرکۆڵ هەروەها ئەو کەسانشی کە بە زەحمەت فێر دەبن و کێشەی زمان و قسەکردن و شڵەژانی ڕەفتاری و کۆمەڵایەتی و جوڵە و هاتوچۆیان هەیە پەروەردەی تایبەت دەیانگرێتەوە. بڕیار وایە لە 2 ڕۆژی ئەم وەرکشۆپەدا بە بەشداری 3 دکتۆر لە زانکۆکانی کۆماری ئیسلامی ئێران و چەند دکتۆرێکی ناوخۆ 10 سیمینار لەسەر پەروەردەی تایبەت پێشکەش بکرێت. دواتریش ڕاستپاردە و پێشنیازەکانی هۆرکشۆپەکە ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان بکرێت تا ئاستی پەروەردەی تایبەت لە هەرێمی کوردستان بەرزتر بکرێتەوە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.